افسانه ام ببینین سپیدا باش افسانه ایدی دادگاه دستوری ترکیه دجوه لگور مدگاه ترکیه به لگور چاودریان راوشه دکن گلوت پایین چه بریاره که بده آیا دوز بیتا پاش خستن یا بادک بردام بید دوسیه بەڵێم کاتت باش و بەیانیتان باش وەک دەزانن ئەمڕۆ چوارشەممە بڕیارەکە دادگای دەستوری باڵای تورکیا بڕیاری داخستن یاخود دانەخستن یاخود دواخستنی بڕیاری ئەم هەدەپە بدات کە داوا کراوە ئەم حیزبە دوور بخرێتەوە لە سیاسەتکردن وەک دەزانن 5/1/2023 بڕیاردرا کە ئەو حسابانەی کە هی هەدەپەیەوە لەلایەن حکوومەتەوە یارمەتی دارایی بۆ هەدەپە دەکرێت یەکەم جار حسابە بانکەکانیان بلۆکرا و دوا بەدوای ئەوەیش بڕیار لەسەر قەدەغەکردنی سیاسەتی هەدەپە لە تورکیا درا دوایەوەش هەدەپە هەستا بە ئەوەی کە داوای لە دادگای دەستوری باڵای تورکیا کرد کە تا کۆتایی هاتنی هەڵبژاردنەکانی 2023 دەرفەتیان پێ بدرێت بۆ ئەوەی کە بەشداری لە هەڵبژاردنەکانە بکەن لەلایەکی تریشەوە سەرۆکی پارتی مەهەپە دەوڵەت بەخچەلی دەڵێکە دواخستنی ئەم پرسەی هەدەپاوە تا دواخستنی سیاسەتکردنی هەدەپا بە جۆرێک خزمەتکردنە بە پەکەکەوە پێویستە کە دادگای دەستوری باڵای تورکیا بە بێ 1 و 2 بڕیار لەسەر داخستنی ئەم پارتە بدات چون بە جۆرێک خزمەت بە پەکەکە دەکات لەلایەکی تریشەوە میتات سەنجار وەڵامی دەوڵەت بەخچەلیدایەوە کە تۆ خەریکی دادگای دەستوری تورکیا پێشێل دەکەی واتە بڕیارەکانی پێشێل دەکەی و تۆ خەریکی قسەکانی خۆت فەرز دەکەی بەسەر دادگای دەستورە لە کاتێکە دادگا و یاسا شتێکی ترەوە بڕیارەکان لەلای ئەوانەوە دەدرێت لە بەرامبەریشدا دادگای دەستوری باڵای تورکیا ماوەی 1 مانگ دەرفەتی داوە بە هەدەپەکە حەقی ئەوەی هەیە دیفاع لە خۆی بکە لە ڕێگەی پارێزەرەکانیەوە و دواخرا بۆ ئەمڕۆوە بڕیارێکە ئەمڕۆ دادگای دەستوری تورکیا لە کۆی 15 ئەندام ئەگەر دە ئەندامی دادگای ئەنجومەنی باڵای تورکیا بڕیار بدات لەسەر داخستن یاخود دانەخستن یاخود دواخستنی ئەم بڕیارە ئەمڕۆ کۆ دەبنەوە و بڕیارێکە دوای کۆبوونەوەکەیان ئەمڕۆ کە دادگای دەستوری کۆبوونەوە دەکات بڕیارە دوای کۆبوونەوەکەیان سبەی لە ڕۆژنامەی فەرمی تورکیادا ئەو بڕیارێکە لەلایەن دەستوری دادگای دەستوری باڵای تورکیاوە دراوە سبەی لە ڕۆژنامەی فەرمی تورکیادا بڵاو بکرێتەوە وەک دەزانن هەدەپە سێم گەورە پارتی تورکیایەکە لە ساڵی 2018دا بەشداری لە هەڵبژاردنەکان کرد و 11.7 دەنگەکانی بەدەست هێنا و خاوەنی 56 کورسی بله افسانه شهادت سیم مزنا پارتیا نوا پارلمان ترکیه دایه میتا سانجار هفسری که ده پیدهوی گوت کو مهپ بریار دایه ده بیجا ایک تشتی مهپ ده بیجا لترکیه تیگوتن جبر کو هف پیمانیا AKP کو پیگوی اداره ترکیه دیکن باندورگاهی لسر دادگاه بلند دستوری جایه که حتی دبی چارچوبی ده گل لترکیه چی تیگوتن فعلا او باخچلی ده بیجا وی دادگاه وی بکه ئەوەی کە ئێستا لە تورکیا باز دەکرێت باسەکە زۆر گەرمە وەک باسم کرد کە لە ئێستادا میتات سەنجار بەردەوام وەڵامی قسەکانی دەوڵەت باخچەلی دەداتەوە و تۆمەتبارێت دەکات بەوەی کە تۆ خەریکی بڕیارەکانی دادگا دەخەیتە ژێر پێوە بڕیاری خۆتەوە پێ وایە کە هەموو شتێک بە زۆر دەکرێت لە کاتێکدا لێرەدا یاسا هەیە دەنگ و باسەکە وایە کە دەڵێن گوایە ڕەنگە دادگای دەستوری باڵا دەرفەتێکی تر بداتەوە بە ئەم پارتەوەتە پارتی هەدەپە بۆ ئەوەی کە بتوانێت بەشداری لە هەڵبژاردنەکانە بکات بەڵام هەندێک کەسیشان کە دەڵێن بڕیارێکە دابخرێت و پێ دەچێت دابخرێت و ڕێگری بکەن لە هەدەپە بۆی بەشداری هەڵبژاردنەکان نەکات دوای ئەم قسە و باسانە و دوای داخستنی حسابە بانکیەکانی هەدەپە لەلایەن دادگای دەستوری باڵاوە بڕیار یەکسەر لە دوای ئەوە ئەردۆغان بڕیاری ئەوەی دا کە وادەی هەڵبژاردنەکانیش بخاتە پێشەوە کە وەک دەزانن 114 ڕۆژی ماوە بۆ هەڵبژاردنەکانی تورکیا. ولی افسانه سپاس.